کوڕە خۆشەویستەکەم، ئەزانم کە تۆ زۆر باشە بیت. ژیان هەندێک جار سەخت ئەبێ، بەڵام ئەتوانیت کێشەکانت چارەسەر بکەیت. ئەمەی بەبیری بێنمەوە کە تۆ چەند بەهێزی، کە کێشەیەک هاتە ڕێگات هەناسەیەکی قوڵ هەڵبمژە و بەرەو پێشەوە بڕۆ. تۆ زیرەکیت، دڵپاکیت، بەهێزیت. هیچ کاتێک قسەی خەڵک کارت تێنەکات. هەموو کات دڵخۆش بە. تۆ خەونی گەورەت هەیە. ئەگەر هەڵەشە کرد، سوود لە هەڵەکەت وەربگرە، لێوەی فێر بە و بەرەو پێشەوەت بەرێ. هەموو کات هەوڵ بە باوەڕت بە خۆت بێت. من هەموو کات لەگەڵتم. ویستم پێت بڵێم کە چەند دڵم پێت خۆشە. دڵنیام کە گەورە بوویت، ئەو کەسە ئەبیت کە خۆت ئەدەوێت. ئەگەر ئەم ڤیدیۆیە بینی و حەزت کرد ئەم وشانت بە کوڕەکە بڵیت، بۆی بنێرە. ئەزیزانم سڵاتان لەبێت. ئەمشو زۆر زۆر دڵخۆشم. هونەرمەندێکی بە ئەزمون، هونەرمەندێک کە ساڵانێکی زۆر زۆرە لە بواری نواندن و لە بواری فێرکردنە خزمەت ئەکات. هەمومان ببینینی دڵخۆشین، هەمیشە خەندە و خۆشی لەسەر لێوان و لە دەم و چاویە ئەبینینەوە. هونەرمەندی زۆر خۆشەویست، ئەکتەری زۆر بەتوانە، خاتە فرمێسک. مامۆستاگیان بەخێرهاتی. زۆر سپاس، زۆر سپاسان پێتان. ئەوە چی بوو؟ هەستەکەن ئاواکەیت خۆشم تۆزێک گەشتمە شوێنێکیم بووم، بەستە سەورم نەکرد. هەڵبەتە هەر کەسێک دایک بێت یاخود باوک بێت، هەز بەواتای ئەم موشانە ئاکات کە هەمیشە هێز بێ بە کوڕەکەت، هەمیشە بتوانیت کە هەنگاوی باش بنێت. کلینێکسمان لانی ئێستا سەرەتای بەرنامەکە بە پیرۆز بایس نەورۆز و بەگەشی و بەس بێ قەزابی وا دەسو و پێکرێکسە کوڕەکانی خۆم بیرکەوتەوە. وتم دەمیشە دڵخۆت طبعاً ئەو کەسانی کە وەکو جەنا بدەیم ئاوا ڕووخۆش و قسە خۆش و چاردەوریان دڵخۆش ئەکەن، ئەو کەسانە زۆر بە هەستن، زۆر هەست بە وشە و پیتەکان ئەکەن. لەبەر ئەوەش ئاواکاریگەری هەبوو لەلات. دەستەکانتان خۆش بێت. ئەو کلینێکسا قەینا هەروێ دەستم زۆر سپاس. ببورن، زۆر ببورن. هەنانە ئاساییە بە ئیسراحەت. با ئەوەی جۆکە بۆ بگەڕێنەوە شتێک چوو واتای موشانە. ئایا مەسەلەن تۆ هیچ کات بۆ ئەمانەت بە کوڕەکان؟ بەڵێ ئەوەی دایکی ئەوەی دایک پێ لە بواری داهێنانە کار بکات، هەست بە و سووتانەوە یا کات کە لە ڕۆحیەتی ئێمە بە تایبەتی من کە یعنی ژیانم بوو بە دوور بەشە و سێ کوڕۆ هەمیشە لەش ساغ و تەندروست باش بن، هەمیشە دڵخۆش بن. زۆربەی کاتیش بۆیە ئەم وشانە ئەوترێت بە بەخێوکردنی بۆچوونی من دوو پەروەردەی جیاوازە بە خێوکردنی تۆ ئەبێت فێری مەسئولیاتی کەیت، فێری ڕێزی کەیت، فێری ڕێزگرتنی خانمی بکەیت، چۆن ڕاستە کچەکەش بە هەمان شێوە پێویستی بە هەنێک شت هەیە، بەڵام هەمومان زانین ئەو بەرپرسیارەتی کە لەسەر پیاوە لە داهاتوە کە ژیان پێکەینە لەسەر خانمێک نییە بۆی کە بتوانێت خێزانێک بێخێو بکات. مامۆستاگیان لە چ کۆڵانێک و شارێک لەدایک بوویت؟ لەدایک بوونی من دوو بەشە. ئەو کاتێک کە من لەدایکە بم تقریبەن بۆ ساڵێک کە بێت کە باوکم لە زیندان بەر بووە و ئەنجا و کاتەن کە لە زیندان ئازاد کراوە نەفی کراوین بۆ ناوچەی دیانە. لەوێ لە پشی نیوەی ساڵا من دایکم ئترکەی یەنەوە سلێمانی لە سلێمانی لە شیوی قازی من ئێمە دنیاوە بەبێ هیچ گریانێک، بەبێ هیچ ژانێک، بەبێ هیچ شتێک من لە دایکم دایکم وا باسی کردووە. چی بوو مەسەلەن؟ وتی هەستم بەوە ناکرد کە یعنی بەسوودفە بووە دکتۆرە ناهیدە کە هاوڕێی بووە لە کۆڵان لەو گەڕەکە بوون بە خێراتنی کردو توێتی بە هەروە پشکنینێک بکەین ئەوانێ ئێتوێتیەوە خەریکە مناڵەکەت لە دایکە بێ. ئەنجا باوکم کاچێت بۆ لای بۆ سەردانی دوورا شەهیدەکەی بۆ گردی سەیوان، لەوێ ئەویش بڕیارەیە دەگەر کچی ببێ ناوی بنێ فرمێسک. ئیتر کاگەڕێتەوە پورم ڕاکا دەڵێ مژدەم بەرێک کچتان بووە وەکو شتێک بۆ ئەو ئەڵێت هیچ ئازارێک، هیچ کێشەیەک، هیچ شتێک نەبووە. یعنی ئیتر هەروە ببێ دەنگی ئێمە دنیا. ئەستەکەم لە ژیانیشتا هەروە کەسێکی کە هیچ کەسێکە ئازار نایەوە، هیچ چزانم
لەوانەیە ئەو کەسی کە ئەگەر ئاولەتایەک بێت و بەبێ دەنگیەک و بە هێواشیەک ئەبێت ژیانی زۆر هێواش بێت مەسەلەن ئازاری کەسەکان نایەت خێزانەکەشتان هونەرمەندی زۆرتیایە ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت چەند خوشکوبرا بوون لە خوشکوبراکانە ئێمە 6 بڵین 4 برام هەیە و خوشکێکم هەیە من دوو هەمین مناڵی دایکمم کڵپەی برام کە لە دایکە بێت لە تەمەنی نۆمانیا ئیتر باوکم کە زیندانە بێت دوای من بڵێسەی خوشکمە لە دیانە لە دایک بووە لە دوای کە ئێمە لە دیانە بووین بەڕاستی هەمیشە بخچەیەکمان هەبوو ئیتر بۆ ماڵگواستنەوە بوو بە مەسیفا و بیرمێ لە بێ خاڵ بووین لە ڕەواندز بووین بۆی ئیشی باوکمەوە بۆی نەقلکردنیەوە دوجار کە جێگیر بووین لە گەڕێکی تەیراوا جێگیر بووین لە تەیراواش پشکۆی برام و کوردی برام لە دایک بوون ئیتر کە هاتینەوە سلێمانی بە هەمان شێوە لە سلێمانیش چەندین گەڕێکمان کردو بیرم مێد لایەکی سەرەتاییە من دوو یعنیەکی سەرەتایی کە تۆ تا ڕای لەگەڵ قوتابخانەیەەکە زۆر تێوەکو ئێستا کە بیدات هەرکە چوومە ڕیزۆکە چۆن گریام لە ئینجا لەو حاڵەتی خۆتەوە دوو مەکتەبت پێ بکەن ئەتر هەتاوەکو چواری بدایی نازام چەند مەکتەبی بداییم کردووە چەند گەڕێکی سلێمانی بەس ئەوە هەر ئەو گەڕانە بە ناو شاری سلێمانیا ئەو گەڕانە بە ناوچەی کوردستانە و بە دەرەوەی شاری هەولێر و لە ناو هەولێرا و خۆی بۆ خۆی مناڵ ببی ئەوەی هەستکا لەوانەیە دایک و باوکەکە هەست بکەن کە ئەمە زوڵمە لە مناڵی ئەەکەن بەس ئەوان نازانن کەسایەتی مناڵ بەهێزەکە زۆر ڕاست ئەو سەختی کە تۆ سەرەتا دەست پێەکەی لە ژیانی مناڵیتە ئەو سەختیە فێرتەکات کە چۆن تەحەدا بکەی فێرتەکە چۆن هەوڵ و کۆششی تاکە کەسی خۆت بکەی فێرتەکە چۆن بە تەنیا ڕێگەی خوب دۆزیتەوە زۆر ڕاستە زۆر ڕاستە چ شارێک لەو شارانەی کە تیا ژیاویت خۆشترین یادەوەری تیا تۆمار کردووە یا مەسەلەن حەزت لێ ئێساش بڕێتەوە لە کۆڵانانە بڕێ دوو جێگە هەن یەکێکیان تەیراوایە دوو هەمیاشی قازیە سەرشەقام بەڵێ لە سەرشەقام کاتێک من لە ماڵی نەنکما داخڵی مەکتەبیان کردم بیرمێت ئەو کاتێک کە چوومە قوتابخانە زۆر بچکۆلە بووم ینی لە ئێستا بچکۆلەتر بوو کە لەسەر کورسیەکە دانیشتم مامۆستایەک هاتە ژوورەوە نازام چی برد هات گەڕایوتی ئەوە جوڵێتەوە بە مامۆستاکەی وتی وتیادی هەستە بزانم وتیم زین بوو کە شوشێداتاننا چکۆلانە بوو بەس بۆ بچووکێ خۆم ینی حەزمە کرد چاردەوری خۆم بناسم ئەو هاوڕیانی لەگەڵمان نبوون کوڕکشتێکەڵ بووین هەنێکیان ماڵەکانیان لە ڕەشماڵا بوو بەڵێ ئەجا زۆرترین کاتم حەزمە کرد لەگەڵ ئەو مناڵانە بێت کە لە ڕەشماڵەکان نبوون پێم خۆش بووە چۆن ماڵەکانیان سەیری شێوازی ژیانیان مەکرد سەیری ئەو سوورمە ڕەنگا و ڕەنگانە مەکرد ئەو لێفانە ینی شێوازی هەڵسوکۆتە سادەیان ژیانێکی سەیرە بتوانیت لە ناو ڕەشماڵەکان هەتا ئێستش من بەخیلی بۆ کەسانە بم کاتوانن کۆچ بکەن و بێن و بڕۆن و هەڵبەتە دیارە نازان بۆ کاریگەریە ئەو ژیانم هەڵبژار کۆچکردنابم بەڵێ ڕاستە ئیتر ئەو ژیانی یەکی سەرەتاییەم ئەو تۆزە بۆ من زۆر گرنگ بوو وەکو ئەفسانەیە کە چۆن لە ئەفسانە و فەنتازیا ئەژی هەرێک جار هەستەکەی خەونە چۆن ئێستا مەسەلەن هەموو مناڵێکە هەنێک شتی مناڵەکە تۆ لە حەجمە بچووکەیە و لەو دنیا گەورەیە هەستەکە خەوە ئەڵێ نە ئەویان بووە ئەویان بووە زۆر و تەیراواش بەڵێ ببوورە تەیراواش بۆ منوەکو حەسرەتێکی مناڵیم بوو چکە لەوێ من و کەڵپە تەنیا هەمیشە دایکم تا ڕادێنی هێش بچینە دەرەوە جا ئێمە خۆمان بەجی دایکمۆنی و ڕانەچینە دەرەوە کە ئەوانە نووسن و ئێتە ترۆزیمان لە تەکرەمان فرۆشت و هەنێ شتێک هەموو مناڵێک زوربەی مناڵی پاڕۆشتووە ئەوەش بە هەمان شێوە چەتونیەکی مناڵی تایە بیرەوەرێکی تایە ینی بەو دووشێنە زۆر دڵمەکرێتەوە ڕاستە کێ لە خێزانەکە تا زۆر کاریگەری هوەری لەسرە هەبووە کەوا بکە عاشقی هوەر بیت هەڵبەتە خۆی تۆ هوەر عاشقی ئەبی بەڵام ئایا تۆ چەند بەرەکەتیایە ڕاستە چەند ئەو حەماسەتیایە کە بەردەوام بی چەند خۆتە دۆزیتەوە من سەرەتای ژیانم لە ماڵی نەنکماکە خاڵە لالەم لا لە عەبدە تەمەند درێژ بێت خاڵە حەمە محەممەد عەبدە کە ئەوانە یەکەم گۆڤاری ئەستێرەیان داهێناهی مناڵان بیرمێ بە مناڵی کە گۆڤارەکە پێشەوەی بچێت بۆ چاپ بۆ منیانە خوێنەوە خوێنوان و فرمێس گۆرە چیرۆکەکان بۆ خوێنمەوە سەیری وێنەکان مەکرد اینجا پرسیاریان لێ کردمەوە یانوت چیرۆکەکە چیتیا بوو من ئیتر ئەموتەوە ئەوە بۆ من وا هەستەکەم دەرگایەک بوو لەگەڵ ئەو چیرۆکانەی کە دایمەخان لە ئەفسانە وەکو ئەفسانەوە بوو شەوان بۆی باسەکردم
دنیایەکی خستمە دنیای ناو خەیاڵەوە. دوجار کاریگەری باوکم کە ئەویش یەکەمین دەرچووی کۆلیجی پەیمانگای هونەرە جوانەکان بەشی مۆسیقا بوو لە بەغا. زۆر گرنگە. بەڵێ هەمیشە ئەو میوانانی کە ئەهاتن بۆ لای باوکم یان باسی سیاست بوو یا باسی هونەر بوو، تۆژۆکو مناڵێک کە لە ناویانە هەڵەستی و دانیشی. ئەنج دوای ئەوە کەڵپەی برام کە کاریگەری لەسەر هەمومان هەبوو، لەسەر پشکۆی برام، لەسەر کوردۆ، لەسەر بڵێسا، ئەو لە نەک هەل لە هونەرە بەڵکو لە ژیانیشا بۆ من هاوڕێک بوو کە کەسایەتێکی پتە کرد، پتەوی یامێ. من بیرمێت لە کە ئەمیست پچمە کۆلیجی هونەرە جوانەکان بخوێنم، باوکم پێی خۆش نەبووتی ئەو ڕێگای بۆ تۆ زۆر زۆر سەختە و دنیایەکی وە ئاڵۆزە و دژوارە و تۆ بەو گەنجی و مناڵیەتەوە ناتوانانی. کڵپەی براموتی من کرێکاریەکەم فرمێسک با و بچێتە ئەوێ لەبەروی خۆی حەزی لە پەیمانگای هونەرە جوانەکان بوو. باوکم هەمان شت دڵی ناهات بینێرێ. بەڵێ لە ژیانیشە هەمیشە هاوڕێم بووە، لەلایەنی ڕۆشنبیریەوە هەمیشە وەکو دەرگایەک بووە کە لەوێەوە چاوم کراوەتەوە و هەتا شانۆش هەر ئەو بردمی ڕۆژێک هاتەوتی ئێمە کچمان پێویستە و پێم وتون با ئێمە ئەگەر هەتا لە خێزانی خۆمان و خوشکی خۆمان و دەست پێنەکەین خەڵکی ئاساییش ناتوانێت ئەو دەست پێشخەریە با ئێمە بیکەین. ئیتر کە چوومە سەرشانەوە هەستم کرد ئەوە دنیای منە. ڕاستە چەند بیرکردنەوەیکی جوانە. چەند جاری وایە مەسەرەن ئەڵێیت زانم شارێک ئەکتەری خانمیان کەمە یا شتیان کەمە سری ئەو عاشقایانێ وەنە عاشقی هونەرەکەی هەڵێ ئێمە با لە خێزانی خۆمان و دەست پێ بکەین بینە سەر شانۆ. یەکەم کاری شانۆی چی بوو؟ شانۆگەرێک یەکەم کاری شانۆیم لە پۆلی 5 ئامادەیە بوو کە لەسەر بەرهەمی تیپی نواندنی سلێمانی بوو لە دەرهێنانی خوالێ خۆش بوو هاوڕێم کەریم عوسمان بوو لەگەڵ کۆمەڵێک گەنجی ئەو سەردەمەی سلێمانی بووین ئاوێتە کرابووین لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی زۆر بە ئەزمون. ئەو کاتی کاک عومەر دڵپاک بوو، کۆمەڵێک بوون، کاک نەبەز بوو بەڕەحمەت بێ، کاک قادر کوردی بوو بەڕەحمەت بێ، ینی لەگەڵ کۆمەڵی گەنجی ترابووین. کاک حسێن بوو. ئەنجایتر یەکێک لەو گەنجانەی کە بیرمێت هاوڕێ مستەفا بوو کە ئێستا دەرهێنەرە، ئاڵا بوو، کڵپەی برام بوو ئەو لە تەشکیلی بوو بەڵام بەهۆیەوەی کە عەزفی گیتاریە کرد و گۆرانیەوت لەوێ بە گۆرانی وتن بەشدار بوو. تر کۆمەڵی هونەرمەندی ترن کە ئێستا خۆشە دنیایەکی خۆشە لەوەی کە بەتایبەت کە کەسێکی خێزانەکەش لەگەڵایە پشگیرتە زۆر زۆر گرنگە. بەڕاستی من کە خۆم پێشووتر هەل لە چالاکی قوتابخانەکان بە گۆرانی وتن و یەکەم کاری کە بڵێن بەرکەوتم لەگەڵ هونەرە لە کۆرسی گۆرانی وتنەکان بووم لە تیپی نواندنی تیپی مۆسیقای سلێمانی. ئەو کاتە لەیەکی تۆستە بووم کە ئەو یەکەمین بەرکەوتەمە لەگەڵ هونەرە و دنیای هونەر و بەسکە چوومە سەرشانۆ هەستم کرد ئەمە ڕێگایەکە منەیترەبێ بۆ هەتا لەسەری بڕۆ. ڕاستە اینجا بێلەوەی ئەو ڕەوشتە بەرز و ئەو هەڵسو کەوتە جوانە و ئەو تەعاملە دۆستایەتی و خزمەتی ئەو کاتە بینیم زیاتر ئەو بڕوایی یامێ کە ئەمە ڕێگایەکی ڕاستە. زۆر ڕاستە. تا چەند لەگەڵ هونەرە ماویدەتەوە هەتا ئێستا مەسەرەن وەکو ئەزانین کە مامۆستایت و فێرکارت لە بەردەمایە تا چەند پێت خۆش بوو لەو پیشەی خۆتا بمێنیتەوە؟ چریکەگانیەک شت هەیە کە تۆبی بە هونەرمەند یعنی نەکتەنیا لەسەر سەکۆیەک بی یا لەبەر کامێرەبی هونەرمەندی یان لە تابیت فێری هونەرکەی تۆ خودی خۆت لە ژیانە هەڵسوکەوتت لەگەڵ خۆتا لەگەڵ ژیانە لەگەڵ خێزانەکەتا ئەبێ زۆر زۆر بە شێوازێکی هونەرمەندانە بێ و من زۆر بڕوان پێێتی کە ئەوەی لە هونەر و لە شانۆ فێری بووین ئەوە چۆن بەرجەستەکەی لە ژیانتا نەک تەنها لەسەر شانۆ بەرجەستەیکەی ئێمە لە شانۆوە پێویستمان بە حوسڵەیەکی زۆر زۆرە لە ژیانیشا ئەوە لەگەڵ خۆتا بەکارهێنی لە شانۆوە پێویستە بە دیسپلینە لە ژیانیشا ئەبێت ئەوە بەکاربێنی اینجا چۆن فێری مناڵەکەت یەکەی چۆن لەگەڵ دەوروبەرەکەتە بۆ شێوازە کە خەڵک بڕوات پێبێنێ کە تۆ هونەرمەندی بۆ شێوازەش لە ژیانە هەڵسوکەوتکەی. زۆر ڕاستە زۆر ڕاستە. بە بۆچوونی من هونەرمەند دەبێت ڕۆشن بیر بێت بەڕاستی تۆ ناکرێت لەو دنیاە بژیت ئەم هەموو کتێبە بخوێنیتەوە ئەم هەموو جوانی ژیان ببینی ئەم هەموو تێگەیشتنی ژیان ببینی بەڵام هەنێک جار دەگەر ڕێزان بەر هەنێک کەسەکەویت کە نازانێت دوو قسە پێکەوە بکات و هونەرمەند هەیە ناتوانێت
قسە بکات لەسەر هوەرەکەی قسە بکات لەسەر دنیای هوەر بەڕاستی ئەمە جێگەی داخە چونکە تۆ لە ژیانێکیت پڕە لە جوانی ئیتر هەر هوەرێک بێت بە تایبەتی ژنواندن ینی ئەگەر گریمان ئێستا کتێب خوێندنەوە تۆزێک هاتوونێت دوا بەسەرەن دنیایەکی ترەیە کە ئەوش بینینە کە من سەری درامایەکەکەم دنیاە جوملەی جوانیتیە دنیاە جوانیتیە کەواتە ئەمە زۆر گرنگە تۆ تا چەند ڕێنمایی فێرکارەکان دەکەیت بەوەی کە ئاوا دنیا بە جوانی ببینە هوەر بە جوانی ببینێ ئەگەر بچینەوە سەر باسی ڕۆشنبیری لە بەداخەوە دوو جۆر ڕۆشنبیر هەیە ڕۆشنبیرێک هەیە بۆ خۆ دەرخستنە ئێستعرازیە ڕاست یعنی کتێبە خوێنێتەوە مستەڵح لە بەرەکات باسی ئەواکات بۆ ئێستعراز و خۆ دەرخستنە ڕۆشنبیرێکیش هەیە بۆ خۆیەتی بۆ پێگەیاندنی خۆیەتی زۆر بە قۆڵی بیرەکاتەوە زۆر هەموو ڕستەیەک لەگەڵ خۆیان ئەگونجێنێ لەگەڵ یا لە هەڵسوکەوتی ڕۆژانەیە ئەیبینیت ئەزانی کە ئەم کەسە پێویستی بەوە نییە ئێستعرازی ئەوە بکا کە خوێنوێتیەوە بەڵکو ئەو لەگەڵ خۆیان کاری کردووە لەگەڵ خۆیان خۆی پەرەپێیاوە لە بوارەکەی خۆیان پێی بەرەو پێشەوە چووە لەگەڵ ئەو لە من هەتا توانی بێتم لەگەڵ هوەر پێویستی بە مامۆستا و قوتابی نییە هوەر پێویستی بە هاوکاری یەکتری و پشتیوانیە یەکێک هەیە ئەزمموی خۆی ئەیا بەوانەی تر بۆی ئەوانی تریش فێری ئەزمون بن دوجار ئەوان پێویستیان بەوەیە کە خۆیان ئەزمموی ئەو ژیانەکەن ئەمە وەکو لێخڕینی ئۆتۆ شۆفێریە تۆ چۆن سەرەتا مامۆسایەک فێری یاساکان تەکا بەس لە دوجارات تۆ خۆت بە فەنتازی خۆت بەوەی کە خۆت چۆن ڕایەی چۆن پارکەکەی چۆن ئەتوانی بەرگری لە خۆتکەی چۆن خۆتە دۆزیتەوە بۆی تووشی هیچ کێشەیەک نەبی من هەمیشە لەگەڵ بڵێن ئەوانەی کە پیانەوترێ فێر خوازی هوەریانیان فێری ئەیانە فێری شانۆ بن یا هەر وانەیەکی تر بێ هەمیشە هەست پێم خۆش بووە و لەگەڵ مناڵەکانی خۆشما و دەور و بەریش پێم خۆش بۆ یەکەم شت چۆن بتوانم هاوڕێیان بم ڕاستە چکەگە تا هاوڕێیان نەبی ناتوانانی بچیتە ناو دڵ دەرونیانەوە ناتوانانی لە کێشەکانی تێبگەی ئیتر کێشەی جەستەیە کێشەی دەرونیە من یەک شت هەیە زۆر شانازی پێواکەم کە هەمیشە بڕواایەکی تەواو مابوو بە خوێندکارەکانم لە کاتێ من مامۆسای پەیمانگای هونەرە جوانەکان بووم ئەو قوتابیانەی کە هاتبوون هەموو تەمەنی هەرزەکاریان هەبوو 14 و 15 و 16 لە پۆلیسەی ناوەندیەوە هاتبوون لە کاتێکا کە ئیمتیحانمەکردن کە تاقیکردنەوە مەکرد مۆسیقایەکم بۆ دانان سنفەکەم بەجێ هێش ئێستا پرسیارە لێ بکەم لە ناو ڕاڕەوەکە پیاسەمە کرد ئەمیست خۆیان کۆنتترۆلی خۆیان بکەن خۆیان فێر بن چۆن بتوانن پاک بن چۆن بتوانن ئەو سیقەیەکەیاویان نەتێ نەیدۆڕێنن تۆ لە زۆر جارە من خۆم هەر ئیمتیحان ئێمە شتێکە زۆر لێترسین زۆر ڕاستە ئێسش ناخۆشترین خەوەیە کە ئیمتیحانمان هەیە لە خەوە هەڵممان پێنی و پرسیار نازانین چکە دوجار مامۆستا خۆی ئەزانێت شتە لە بەیەک لە چ ئاستێکایە کێ لەگەڵ لەسەر کتێبەکە نووسیوێتی کتێبەکەی کردەوە کێ لەگەڵ قوتابەکەی تەنیشتی جوابی یاوەتەوە یا قوتابی هەبووە و توێتی من بۆ ئینارە فێرم پێویستم پێ نییە ئەوتمە باشە لە ئینارا من پارەی لەفەیەک و چایەکە دێمێ بچۆ لە حانوتەکە دانیشە بۆی ئیزعاج نەبی و 50 دەرتەچێن و تەواو ئیمتیحانیژمەیە دوجار خۆی وای لە خۆی کردووە کە باشترین قوتابی بێ لە ئینارە ڕاستە تۆ چۆن بڕای ئێتێ تۆ چۆن ئەتوانی وای لێ بکەی کەوانەیەک خۆی لەو کاتە لی ناگرم ئەو قوتابی ڕاست بووە لەبەرەوەی ئەو ئەزانەیە کە دەرچێت ئەبێ بە مامۆستایەک نابێ بە پسپۆری ئینارە ڕاستە ئەگەر ببێ بە پسپۆری ئینارەیە ببێ بە پسپۆرێک لە نواندن یا دەرهێنان هەڵبەتە بەو شێوەیە بیر ناکاتەوە زۆر ئەو شتە زۆر قورسەکە تۆ دنیایەک هەڵەبژێریت و لە دوایەتە دنیایەکی ترەوە کە ئەویش ئەوەی کێک بوو لە شتانی کە من لە پەیمانگا تەخەڕۆجم کرد نەمەویست ببم بە مامۆستایانی و منم پیشێم هەڵ نەبژاردەوە من نازانم من ناتوانم لەناو دنیای مناڵە بژیم یا خۆت بە خێویان بکەم یا بزانم هەر چۆنێک بێت ڕۆژانە بەڕێمە کرد کەوەی کە شانۆیان خلا خۆشەویستکەم تواناکانیان ببینم ئەوە ببینم بەڵام لە ئەخیرە تۆ شتێکی تری تۆ پیشەیەکی ترت هەڵبژاردووە ئەمە زۆر گرنگە کە نازم ئەگەر بیرێ بکەینەوە لە داهاتوە ئیشەڵا بیرێ بکرێتەوە کە چارە سەرێک هەبێت تاکە شتێکە کە بۆ من هەمیشە بیری لێکەمەوە لە لاوەعیما ئەژی ئەینی تۆ وزەیەک سەرفەکەی لە جێگەیەکە یەک جێگەی لەوانەیە جێگەی
زۆر مامۆستای ترێ گرتی بێکە لە پەیمانگای مامۆستایان دەرچوون یاخود لە کولی تربیە و ئاداب ئەوان پێویستیان بۆ جێگەیە ئێمە ئەو وزەیە پێویستمان بەداهێنانە پێویستمان بەوەیە کە لەو بواری کە خۆمان ئەمانوێ پەرە بە خۆمان بین ئەو بوارەمان ئەو بڵێن پانتاییەمان بنێ کە پێ بگەین ڕاستە لە فستیڤاڵی مەراکش خەڵات کرای پێمان بڵێ هەستە چۆن بوو کە لە دەرەوەی زۆنی خۆتە خەڵاتکری بێگومان ئێستا لەم تەمەنا خەڵاتکردن بۆ من یعنی بڵێن لە گەنجیا ئەوەی کە حەزم لێ بوو خەڵات کراوم لە گەنجیا پێویستم بە حەزل دەکردو یەکەم هەنگاو بەناو بانک بیت هەر بەناو بانک بووم ئەوەی کە ئێستا زیاتر من پێم خۆشە ئەوەیە کە بتوانم ئەوەی کە پێمە بتوانم زیاتریان بە فێرخوازیان بە قوتابیەکانیان ئەوانەی ئەیانەوێت فێر بن یاخود لە دنیای دەرەوەی خۆمانە لە دنیای دەرەوەی کوردستانە بتانی وەکو ژنێکی کورد ڕۆڵی خۆت ببینی لە فستیڤاڵی مەراکش بە سوودفە من لەسەر فەیسبوک بینیم خاتونێک سەرۆکی فستیڤاڵێکی ژنانەیە منیش نامەیەکم بۆ ناروتم زۆر حەزەکەم لە پەیوەندیا بین زانیاری لێوەرگرم بزانم چکە منیش سەرپەرشتی دیداری خانمانی شانۆکارەکەم لە کوردستان ئەمێ لە پەیوەندیا بین بۆی بتوانین توانە ئاڵ گۆڕکەین تۆ چۆن بە چ ستایلێک ئەوە ئەبێ بڕێوە و تێتوانی بیت بۆ ئێرە بیبینی داوت دەکەین ئیتر پێم وتم بە چ شێوەیە چکەم پێم خۆش نێوەک میوان بچم بۆ فستیڤاڵ وتمەمێ وتی بە ماستە کلاسێک وەرەکە باسی ئەزمموی خۆت لەگەڵ باسی چۆنیەتی کارکردنی ژنان لەوێ و کچان لەوێ و ئەمانە و ڕۆژێکی واهی بوو قوتابێکی زۆری کوڕکچی پەیمانگا و کۆلیجی و پەیمانگای باڵای نواندنیان هێنابوو بۆ ئەوێ ئێمە ڤیددیوەیەکیشمان کرده بوو کاتی خۆی لەگەڵ خانمە شانۆکارەکانی هاوڕێمە ئەو ڤیددیوێشیان لێە کە لەسەر کورتە پەرفۆرمانسێک بوو لەسەر گۆڕی ئەو ژنانی کە بێ ناو نیشان ئێستا ناوی ژیانە بەخۆش بەختیەوە نایە بەداخۆ جێگە کە زۆر سکارە ساتە بەڵام ئێمە لەوێ ڤیددیوەیەکمان کرد ڤیددیوەیەکی پەرفۆرمانس لە دوای ئەوە لەسەر کارەکان ئەو ڤیددیوێشمان نمایش کرد ئیتر بەڕاستی بۆ من زۆر ئاخر ڕۆژ بۆ من مفاجئە بوو یعنی ڕێو ڕسمەکە هەمووی بوو دوایی تروتیان ئێمە ئەمانە کەسایەتێکی تایبەت لێرە خەڵات بکەین و خەڵاتی فستیڤاڵەکەی بکەین وەکو ژنێک کە لە ناو ئەو ماوەتەوە تا ئێستاوانە بۆ من بەڵێ زۆر خۆشە کە توزانم جاریوە لە وڵاتەکەی خۆتا ئاوا تەقدیری شتەکان ناکەن بەڵام تۆ لە شوێنێکی ئەزانیت ئۆکەی من توانام هەیە هەوڵ ئەم ئەمە ئەەکەم بینیان کە ئەیبینەوە زۆر خۆشە بەڕاست بەمەرجێ ئەوان هەر تەنیا باسی ئەو ماستە کلاسە تەنیا باسی دیسپلین بوو لە ڕێگەی گەڕانەوەی ئەو تەجروبانەی خۆم کە لە ژیان ماکە بەدڵنیاوان لە گێڕانەوە لە قسەکردن تێگەیشتون کە تۆ چەند بەوردی کارەکەیت و چەند نینیت مامۆستا تۆ لە ئەڵمانیا ئەژیت بەڵێ ساڵی چەند سەفەرت کردوێ من زۆر دەمێکە ساڵی 93 ئیتر ژیانت لێ گوزەرە لەوێش زۆر چالاکیت بۆ لەوێ چالاکتری وەک لە کوردستان هۆکارەکە چییە؟ سەرەتا من بەهۆی دایکایەتیەوە کە خۆشبەختانە یعنی چێژی دایکایەتیم هاوتایە لەگەڵ چێژی یعنی هونەرمەندی ما و مامۆستایی ما و لەگەڵ هەموویە چکە هەموویت کۆ کردوێتەوە لە دایکایەتیە هەموو چێژانم تیا ئەبینمەوە و زۆر دڵخۆشم ئەو کاتە بۆیە بڕیارمما من 8 ساڵ هیچ هوەرێک نەکەم نەچم یعنی ئەو کاتە ئەمیست بەڕاستی دایک بم یعنی بەس لەگەڵ مناڵەکان تایبەتێکی بە مناڵەکانت بەڵام نەئەبوو هەر لە ژنێک بم یعنی هەر لە ماڵ بم لەبەرەوە دەسم مایە نووسین ئەو کاتە زۆر مەخوێنەوە ئیتر لە چەندین ڕۆژنامە و پەیج و ئەوانە و پەیامنێری و دەستمە کرد بە ئیشکردن یعنی هەنێک کات من کوڕی بڵین سێهم مناڵم شیر ئەیە و ئەنجا لەگەڵیشیا ئەو لە باوەشما بوو لەگەڵیشیا وتارمە نووسی ئیتر ئەو کارانەمانە کرد لە دوجارە ئەو ئیشانەی کەم کرد هەمیشە وەکو تاکباڵ بووم ئەوانەی کە فێر بووم بڕیارم ما کە بێم و بۆ کوردستان لێرە دیسانەوە ئێرە ڕەگوڕیشەیە ئێرە سەرچاوەیە ئێرە دایکە ئەتەوێت هەمیشە لەگەڵی بژیت بەداخەوە ئەو شێواز و ئەو خەوەی من هەم بوو بەو شێوازە نەبوو جا ئیتر خەوێکی ترم هەبوو کە من بچمە سەر سەکۆی ئەو مەبەست لەوەیە کە گەڕایتەوە بۆ ئێرە ئەوە نەبوو کە تۆ چاڕەت کرد یا تا ڕادەیەک بەڵێ با نەڵێم لێرەش کاری زۆرم کردووە لێرەش
بەردەوام بەڵێ. چالاکیم هەبووە ژێک لە دراواکان لە کاتی قسەکردن بەڵێ ئەوە فیلمی مەرگی ئەرخەوانیە ساڵی 92 بەڵێ بەڵێ کێ دەرهێنەری فیلم دەرهێنەری مامۆستا کامەران ڕەئوف بوو بەڵێ ئەوەمان زۆر بیرمی چەند زۆر ساڵ بوویت بەسەختی لێ؟ بوو تقریبا 25 بووم 25 ساڵ. بەڵێ 25 ساڵ و کاتە مامۆسای پەیمانگای هونەرە جوانەکان بوو بەڵێ ببوورە قسەکانیشتم بڕی بەڵێ بەڵێ اینجا خەوێکم هەبوو من چۆن وەکو خەوی زۆربەی زۆری هونەرمەند ینی شانۆکارەکان من چۆن بتوانم لەسەر سەکۆی ئەڵمانی بە زمانی ئەڵمانی دەوروبینم ڕاستە ئەو خەوم دوای 23 ساڵ هاتە دی بڵێن لە ئەو ماڵە دڵخوازەی خۆم کە هەمیشە لەوێ ئەچوون بۆ سەیری شانۆنامەکانیان هەر بە سوتفا لەوێ شانۆگەریە کرا گرێبەستێکیان لەگەڵ کردم لەدوای ئەو گرێبەستەی کە لەو شانۆگەریە لەگەڵم کرا من بە تەسەوری خۆم ئەو شانۆگەری و ترتەواوە بێ بەڵام لە دوای ئەوە لە هەموو بەرهەمێکی ترا لەگەڵ منادی سانۆگرێبەستێکی ترەکرایەوە منیان ئەبردەوە ئیتر کاتێکم زانی لە ماڵێکی تریش ماڵێکی کەی شانۆیش بانکرام کاتێکم زانی ئیتر هەردوو قاچم لەسەر شانۆی ئەڵمانی و بە زمانی ئەڵمانی لە 2016ەوە من لەوێ کارەکەم و لەوێش کارکردن ئەوە نییە کە تۆ شانۆگەریەگەکەی چەند ڕۆژێک یان ساڵێک ئێستێمە لە شانۆگەریەکەم حە ساڵێ من مایشەکەین هەمیشە هەموو ساڵێک و هەموو مانگێک گێتەوە ناو پرۆگرام ئیتر لەبەر ئەوە ئەوە چاپێکەوت لەگەڵ کاکسیروانی شاکر باسی هەمان شتی کردوتی شانە چۆن ئەم شانۆگەری ئاوا درێژە ئەخایانێت لەبەرەوەی ئەوان زۆر بەس لەژێر چتری سیستما کارەکەن بۆ نمونە ئێستا بۆ نمونە هەموو شانۆگەری هەموو ماڵە شانۆیەکانی بڵین بەعام بەگشتی ئەوروپا ئێستا مانگی سێ ئەوان هەتا هاوین ئەزانن پرۆگرامیان چییە و ئەکتەرەکانیش ئەزانن پرۆگرامیان چییە من سەرەتا کە چوومە ئەو ماڵە شانۆیە زۆر پێم سیر بوو ئەکتەرێک چۆن نەتوانێت پرۆڤە بکە لە شانۆگەریەکە و شەوانیش یەک دوو شانۆگەری تری جیاواز نمایشەکە یعنی بۆ من کارێکی زۆر سەخت بوو بیرم لێ کردەوە یعنی ئەم پرۆسیە چۆن ئەمانە ئەتوانن وا بەزان پیشەکان بە تاکی ئەوەیە بۆیە بزەبت ئەو بەیانی کە هەڵەستێ لە خەویت بۆ ناو هۆڵێکی شانۆی پرۆڤاکە شەوێتەوە دوای کە خۆم چوومە ناو ئەزمونونەکەەوە کە چوون بە ناو ئەزمونونەکەەوە مەسم پرۆڤم لە شانۆگەرێکی تازا کرد و نمایشێکم هەبوو کە هی پار بوو و نمایشێکیشم هەبوو کە هی چەند مانگێک لەو پێش بوو بڕوان پێ بکگەر ئێستا لە شانۆگەریە کوردیەکانە پێم بڵێ چەند حیوارێکی چم بیر نییە بەزەوەی پێم بڵێ لە 2016 ئێستا نمایش بکرێتەوە نمایشەکەی چۆن بیرت ئەمێ بەڵێ ئەجا ئەوانە لەبەر ئەوەی کە حکوومەت دەوڵەت پارەیان ئەیاتێ کە پارەیان ئەیاتێ ئەوانە وەکو کۆمپانیاوان ئەبێ بەرهەمیان هەبێ اینجا لە دوجاریشا بڵین هەنێ نمایش هەیە خەڵاتێک ئەکرێیان تایبەتە یان هەمیشە بینەری هەیە یان بڵین وەکو درامایەکی هاوچەرخی ڕۆژە ئەوە بیانەوێت نیانەوێت ئەبێ لە پرۆگرامە بمێنێتەوە ئیتر ئێمە نمایشمان هەیە ئەکتەرەکە 30 ساڵ بووە ئێستا 75 ساڵە خۆشە هەر نمایشەکە تا پیشەکەی بە تەواتی ئەوەیە لەو دنیای ئەژی ئەمە زۆر گرنگە لە بواری نووسینا دەستێکی باڵات هەیە ئێستا هیچ کتێبێکی تازت هەیە یاخود بیرت کردوەوە سینناریویەک چوزانم شتێک بەڵێ بۆ کتێب بڵێ بڵێن بابەتم هەیە ئامادەیە بۆ کتێب بەس ئەوەی ئێستا لە ژێر چاپکردایە لە بەناوی گوڵی تووتن کە باس لەو خانمانە کات کە لە کارگەی جگەرەکە خەباتێکی زۆریان هەبوو خۆشببختانە من زۆر سپاسی کاک محەممەد تەها محەممەد کاک تەها محەممەدی هاوڕێمان نازان من تۆزێ لە ناوە بڵێ ئەوان فلیمێکی دۆکومنتاریان کرد کۆڕیشانۆی بە سوودێکی زۆرم دی لەو فلیمە بەڵگەنامەیە و ئەو دەقەشانۆیی من کە ئێستا نووسیمە ئەچێتە بواری دەقێکی بەڵگەنامەیی درامای هاوچەرخەوە ئێستا لە کە چاپخانەی چلوونۆ خۆشببختانە ئێستاوە چاپیەکەن هەروەها پێشوەختیش دەستگای سەردەم دەقێکی شانۆیی بۆ چاپ کردووم بە ناوی بە پێچەوانی ڕەوتی باوە و دەقێکیشم هەیە کە لە دەقێکی مونودرامای لە زمانی ئەڵمانیە وەرم گێڕاوە بە ناوی تابلۆکانی ماریا کە ئەم ساڵ بە هەمان شێوە لە هەمان فستیڤاڵی مەراکش داوت کراوە بچم لەوێ ئەو کاراکەم و بە هەمان شێوەش لە ئایندا دەقێکی ترم هەیە کە ئەویش نووسەرێکی ژنی جەزائیریە ناوی ڕێحانەیە
کە چیرۆکێکی زۆر ناخەژێنی 8 خانمن لە حەمامێکە لە گەرماوێکە بە ناوی تەنانەت لەم تەمەنەشمدا بەنهێنی جگەرە دەکێشم ئەوەشم ئامادەیە بۆ چاپ و ڕۆمانێکیشم هەیە بە ناوی SMS ئەویش هەر ئێستا ئامادەیە بۆ چاپ هەر لە ساغ بە شانازی پیۆکەین وەک هەمیشە و هیوادارێنێکێک لەوانەیە کە ئاماژەت پێکرد وەکو سوزانم وکو شانۆگەریەک بتوانین بیبینینەوە یاخود وکو کورتە فیلمێک یا فیلمێک ئەتوانرێ بکرێت بۆ بەرهەمانە هەستێکی بۆ کامیان زیاتر SMS دەتوانرێ بکرێت بە دراما لەبەروی باسی و زۆر گەنجانەیە لەبەروی باسی ئێستای کۆمەڵگەی ئێماکات کە بەداخەوە لەسەر موبایلێک لەسەر SMSێک ئەگەر هەڵەش بێ زۆر بە ئاسانیە توانی تۆ ژیانی کەسێک وەربگریتەوە ئەجا بێلەوە من بڵین کاتی خۆی بەڕێوبەری بەشی درامای ڕادیۆی هێلین بووم لەوێ ستافێکم دروست کرده بوو کە درامای ئێزگەیمان بەخشە کرد من خۆم سیناریۆکانم ئەنووسی سیناریۆکانیش هەمیشە هەر لەسەر ڕۆڵی ژن بوو لە کۆمەلگا خێزانی کوردەواری چۆن بتوانن کە ئەو خێزانە بمێنەوە بۆ شێوازەی کە ئێمە بە مناڵی بینیمانە لە ماڵی نەنکمان و لە ماڵی خاڵ و مام و دراوسەکانمان چۆن بۆ پتەوی و جوانی و ڕەوش بەرزی و ماونەتەوە هەرواهی بمێنەوە ڕاستە کۆمەڵە گوێناڕوا لەسەر شاشەکە کارەکانتە و ئەمە شانۆگەری ئەمەیان بە ناوی خۆشەویستیەوەیە هینی وەژدیم ئەوەزەوە کاک شەماڵ ئەوە ڕەشە لە باڵندەی دەریا ئەمە سەرگزدوشتەی دەستێک لە دەرهێنانی کاکاو ڕێزەنگەنەیە لە ئەڵمانیا نمایشمان کرد کە باس لە چیرۆکی ئەنفالەکات ئەوەش من و هاوڕێ خۆشەویستم نیگار حەسیب قەرداغین کە قوتابی بووین لە کۆلیجی هونەرە جوانەکان ئەوە سێم ڕۆژی چاوەڕوانی گۆدۆیە کە زۆر بۆ ئەو کاتە ناوبانگی دەرکرد ئەوە دەقێکی شانۆیی مهاباد قەرداغیە ئەوەش کارێکی پەرفۆرمانس لەسەر جادە کردمان ئەوی تر بە زمانی ئەڵمانی کردم ئەمەش ئەوەی مەراکیش بوو هی پارکە خەڵاتەکە ئەو گەشتەکە چەند ئەم فۆتۆیانە لە لای تۆماوە ئایا ئیشت هەیە دەستت نەکەوت بێتەوە فۆتۆکانی و ئەمانە هەستەکەم پێشتر توانیتانە زیاتر فۆتۆ هەڵگرین لەوتی بوو بە مۆبایل و بوو بە سمارت قورسترە ئێستا یەک شێواز هەیە لە ئەڵمانیا خۆزگە ئێرە ژوا بواە ئەو مسەورەی کێت لە ڕۆژی جەنەرال پرۆڤا زۆر ڕسمەگرێ ئیتر بۆ پۆستەرەکەیە لە دوجارە ئەیکا بە کتێبێک ئەیکا بە ئەلبومێک بە کوالتێکی زۆر بەرز ئێمە خۆمان بە 50 ئۆیرۆ یا بە 80 ئۆیرۆ ئیکڕین لە لامان ئەمێنێتەوە یاخود ئەیکەن بە نامیلکێکی بچووک لە کەبینەریەت ئیتر باسی هەریەک لە ژیانی ئەو ئەکتەرانەیە لەسەر کورسیەکان دانرێ ئەیبەن ئیتر جای وایە ئەی فرۆشن کە تۆ بلیتەکە کڕی ئەو نامیلکە بچووکەش بە ئۆیرۆیەگە کڕیت لەو کاتە تۆ ئەرشیفی خۆت هەرماوەتەوە چەند گرنگە بڵێ زۆر گرنگە جاران ئێمە ئەکرا بە فۆتۆگراف ئێتۆ چیت فۆتۆگرافەرەکە فۆتۆکەی هەمووی ئەیتێ ئێتە تۆت پاراست لە ئەلبومی خۆتە ئەت پاراست ئێستا بەهۆی موبایل و موبایلەکە دەگۆڕی ئەفەوتەیە یان یەکتری ئەنێرن هەمووی ناگا یاخود چەند دانەیەگە نێرن چەندانێک ئەڕوا بەداخەوە مەجموعە فۆتۆگەڵە خۆتانە نێرمۆ هەر نایبینیتەوە یا باکستیج باوەڕم پێ بکەم چەند فیلمی کۆتاییکە کردومە هیچ باکستیجێکم لانی زۆر بەداخەوە یعنی کەسی شەیەکە ئیشەکە کات بەڵام نازانم بۆ ئیتر ئەوڵێ لێ ئەوە ئیتر توش ئەها بەڵێ بیرت نامێنێ ئەم شتانە خۆزگە ئەو سیستمی فۆتۆگرافەری کێت دوای خۆی ئەو خۆشی قازانجەکە بۆتان بک بە کتێبێکی بچکۆلە وکو ئەلبومێک و ئەیکردنەوە زۆر ڕاستە تا چەند بینێری ئەم کارانەی دوایی دراما و فیلم و شانۆگەریەکان بوویت من هەرچەند لە کوردستان بوو بێتم هەر شانۆگەریەک هەبوو بێت بە زۆر بە خۆشحاڵیەوە چون بۆ نمایشیان لەبەرەوەی هەمیشا مەوێت لەسەر شتێ قسە بکەم کە بینی بێتم ناتوانم لەسەر شتێ قسە بکەم کە بیست بێتم یان نەمبینی بیان و هیچ کاتێکیش بە ڕێی هیچ کەسێک کاریگەر نابم هەمیشە بەداخەوە ئێمە زۆر جارەچین بۆ سەیری شانۆگەریەک پێشوەختە ڕێی چەند کەسێک وەرەگرین قسەی چەند کەسێک کاریگەریمان لەسەرەکە تۆ دەرێونی خۆت ئامادە کردووە بچی بە ڕەخنەوە بچیتە ژوورەوە یا چێژ نەبینی بچۆ چێژ ببینە ینی تۆ مەرج نییە وەکو ڕەخنەگر بچیتە ئۆکەی کاری تۆیە ئەچیت بینەری تو چێژە بینی ویتە دەرەوە و زۆروریش نییە قسەت هەبێ ینی بۆ قسەت هەبێ
یاخود دراماکان خۆشبەختانە ئێستا بەڕاستی جێی دەستخۆشیەکە ئێستا توانراوە کە ئەو هەنگاو بنرێت کۆمەڵێک دراما بەرهەم بهێنرێت فلم بەرهەم بهێنرێت من دەستخۆشیان لێکم و بە تایبەتی کە ئەبینم ئێستا کۆمەڵێک گەنج هەن کە زۆر بە خۆڕسکانە ڕۆڵە بینن کە زۆر جوان نواندنەکەن ئەو کاتانە تۆ هەستەکەیت کە لە ژیانی شانەمێنی کۆمەڵێک هیوای مژدەبەخشێ کە تۆ کۆمەڵێک کەس هەن ئەتوانن جڵەوی ئەم کاریان پێ و بەردەوام بن ڕاستە بە دەرنیە لە کەم و کوڕی بەس ئەو کەم و کوڕیە ناچێتە ئەستۆی سینارستەوە یا ناچێتە ئەستۆی دەرهێنەرەوە یا خود نواندنەوە ئەچێتە ئەستۆی ئەوەی کەوا دامەزراوەیەک نییە کە ببێتە بەرهەمهێنەری فلم ببێتە بەرهەمهێنەری دراما ئەگەر تۆ شوێنێک هەبێ و ئەسەسەیەک هەبێ هەموو مانگێ کارێک بکات لە دراما سینارست هەبێ بچێتە دەرەوەی وڵات بخوێنێ دەرهێنەرەکانمان دەستیان هاوکاریان بین دەستمان کرایانی ئەوانەی کە لانی پەیوەندیدارن دەستکراوە بن بۆ ئەم بەرهەمانە یعنی تۆ 3 ساڵ 4 ساڵ دەرهێنەرێک سینناریوەیەکی نوانووە کاتێک گەهێنێتە بەرهەم لاوانێ سەردەمەکار بۆ نەگونجێ زۆر ڕاستە یاخود تۆ 3-4 ساڵ ئەکتەرێک ئیشی درامای نەکردووە تۆ بیرکەرەوە ئەو ئەکتەرە وەکو مرۆڤ چەند ئەگەر لانی تەندروستی بێ چەند حاڵەتی لانی تەندروستی تەسیری کەوتە سەر فیزیایی جەستەی سەر بیرکردنەوەی ئەگەر ئەکتەر بێ چەند ئەو دابڕاوە لە نواندن لە جوڵەی جەستەی لە بە پەروەردەی خۆی وەکو ئەکتەر کە لە پڕێتە بە ئەو بۆشاییەک هەیە لە ژیانیە لە بیادی سانەوە جارێکی تر ئەو گرەیە ئەیە ئەو گرێ زۆر زەحمەتە ئێمە کاتی خۆی لە ئەڵمانیا وەکو ئەوەی من کە بیستم وتیان ئۆردوگان هاتۆتە بەرلین و توێتی هەموو ئەو مناڵانەی هەموو دایک و باوکیان کۆچبەرن و لە هونەریان خوێنەوە لە ئەڵمانیا بۆم بانکەن کە بۆی بانکردن وتی من ئەتان بەمەوە ئەستەمبول ئەتان بەمە تورکیا ئەتوانم ژیانتان مسۆگەر کەم ئەتوانم ئەوە بکەن ئێوە چ دەورێکتان ئەبێت لە ڕێکلام بۆ تورکیا ئەوە بوو ئێستا ئەو دەورەی تورکیا کە ئەیبینێ کە چ ڕێکلامێگەکات بۆ خۆخەڵکاسێ بۆ تورکیا لە ڕێی دراماکانەوە چێتە تورکیا لە ڕێی کات بۆ سیرکردنی شوێنەکان ئەچون تۆ بێ ئەوەی بتەوێ کاریگەریەکی کللتوری تەواوی کردوتە سەر خێزانەکان لە هەموو شەرقی ئەوسەتا زۆر ڕاستە زۆر ڕاستە ئەزای وەکو چیوە وکوە مەسەلەن دکتۆرێک هەموو ڕۆژێک نەشتەرگەریەک بکات لەگەڵ جیاوازیرەوەی دکتۆرێک دوای 3 ساڵ ئەکسەر بخەنە ژووری نەشتەرگەریەوە بڵێن فەرموو ئەم نەشتەرگەری ئامادەکاری بۆ نەکردوێ بەڕاستی ئەمە زۆر قورسە نێوانە لەگەڵ سۆشیال میدیای چۆنە زۆر تەمەڵم زۆر جار پێمەڵێن ئەرێ تۆ هەموو ئیشاکەی هاوڕەکانم لۆ مەمەکەن بۆچی کەس نایبینێ بۆچی تۆ پێیجێ بۆ خۆت ناکەیتەوە بۆچی ئەوە من هەتا ئەو فەیسبوکانی خۆشم کە هەم بوون دوو یەکێک کارەکانم بوو ئەوە بەڕاستی هەر لاممە ئێستا یەک دانە ئەویش بۆ ئەوەیە کە خانمەشانەوە کارەکان کاریان هەبێیان شتێکیان هەبێ لەو پەیجە هەمویان بۆ بڵاوکەم ئەتوانیت مەسەرەن کەسێک بەڕاستی زۆر گرنگە لە دنیای ئێستاە بە تایبەت کە ئێستا باسی کتێبەکانت کرد کە بەرهەمی هێنیت کە زۆر گرنگە لەوانێ من پێم خۆشە خوێنەر بم ئاگادار نیم کە دەرەچێت کە زام نەک من یعنی مەبەسم لە خەڵکی ترە ئەم شتەکە هەبێت بۆ ئاگادارکردنی خەڵک بۆ بینینەکان زۆر گرنگە بە تایبەتی خۆمان لە ئەسڵا کێشەی سیناریۆمانێت لە فیلم و درامەکانە بەڵام چریکە گیانبیرت نەچێتەوە لەوانەیە زۆر بەمان وابین کاتێککە تۆ چیتە ناو پڕەیەکی لەسەر ڤیددیوەک دابەزێ کە ڤیددیوەک دابەزێت کە سەیری و کۆمنتاناکەیت بڕاستی من زۆر جارەڵێم ئەنی ئەڵێم لەم تەمەنەشمە ئەنی کە بیرەکەمەوە خوا فرسەتی کچەکانی تر بە ئەو گەنجانە بە یاخود ئەو کوڕانە بات یعنی بەبێ ئەوەی هیچ بیرکردنەوەیەکیان هەبێ بێ ئەوەی بزان ئەم ئینسانە ئەم مرۆڤە سەر بە چ خێزانێکە سەر بە چ تێکۆ شەرێکە ئەمە چ خەباتێکی کردووە مناڵێک لە دوورە شوێنێک نازانێتۆکەی ئیتر بێزارە دایکی لێ یاوە باوکی نازانم پارەی نەیاوە تێ نازانم چی لە مەکتەب دەرنەچووە ئیتر ڕقەکە ئیتر ئەبێ بۆ ڤیددیوە دەربکە بۆ پارچە ڤیددیوەیە یاخود بەداخەوە پەروەردەیە کاتە ناو ئەم کۆمەلگایە کارکردن بوو لەسەر ئەوەی کە تۆ لە کەرامەتی بەرامبەرەکەت بەر ڕۆشنبیری ئەوە یعنی مەوجەیەک بوو تەوژمێک بوو هاتە ئەم کۆمەلگایەوە شیرازەی زۆر شتی تێگا یعنی بەداخەوە زۆر بەداخەوە زۆر جار لەم تەمەنا زۆر جار هەیەڵێم
کە پرسیارم لێکەن ئەڵێن بۆ دراما ناکەی بۆ نایتەوە ئەوێ یەکسەر کە بیری تیک تۆک دەکەوێتەوە بیری ئەوانە دەکەوێتەوە ئەڵێ دوورکەویتەوە باشترە بەس بۆ دوورکەومەوە ینی من غەدر لە خۆمەکەم هیوادارم پەروەردەیەک یعنی ئەوانەی کەلایانی لە پەروەردە و بەخێوکردن و فێرکردنان لە خێزانەوە لە قوتابخانەوە لە مزگەوتەوە لە مامەوە لە پورەوە لە هەموو کەسێکە ئەتوانێت پەروەردە بکوا پەروەردەکات کە بتانی ئەو زمانە زبرە لە خۆمانە دوور خەینەوە ڕاستکێکم هەتا ئێمە زمانی زبر بەرامبەر بە یەکتری بەکاربێنین ئەوە ناچینە دواوە ئەوە نەمەترسین یعنی من کە ئێستا کۆمنتێک بنووسم ئەبم بە مرۆڤێکی زۆر مەترسیداری دڕندا ڕاستە و توندوتیش توندڕە یعنی بۆ ببم بەو کەسە من یعنی ئایا ئەهێنێت من خۆم بڕەنجێنم و خۆم گرش بکەم لە بەروی ئازاری کەسێک بم زۆر ڕاستە تاکە دەرمانێکی ئەم چەرخە هەموو جارێ بیرەکەمەوە ئەڵێم تاکە دەوایەکی ئەم سەردەمە دژوارە تاکە یعنی تاکە ڕێگەیەک ئێمە بتوانین سەرکەوتوو بین بتوانین دوورکەوینەوە خۆشەویستی خۆشەویستی ئەتوانێت هەموو ئەو شتەنەرێنیانە لە کۆمەلگا لە دەروونە بڕەوێنێتەوە و زۆر ئاسانە ئێمە بۆ نەتوانین کەسمان ینی بۆ نەتوانین خەڵکمان خۆش بوێ بۆ نەتوانین لە جاتی ڕق و دووبەرەکی لە ناخمانە بڕوێنین بۆ نەتوانین بیگۆڕین بۆی کە هەوڵ بین کار لەگەڵ خۆمان نابکەین تا چەند بتوانین خۆشەویستی ببەخشین تۆ چەند بتانی خۆشەویستی ببەخشی چەند بتانی هەوڵ بی کەسانی ترت خۆش بێ لەگەڵ خۆشەویستی بژیت ئەو نەخۆشەویستە بی زۆر ڕاستە ڕنگانەوەی ئەبێتەوە لەسەر خودی خۆت و لەسەر چواردەورت و هەمیشە دقەتی ئەو خەڵکانم ماوە کە منیکێک لەو کەسانی کە ناتوانم لەگەڵ خەڵکانێکا بگونجم کە هەستی پێنەکەم بە پاکینەکەم بە خۆشەویستینەکەم ئیتر یەکسەر ڕنگانەوەکەی بینی جوانی کەسەکە لە کارکتەرەکەیە بینیت لە ڕاستگۆ ئیتر لاوانەشە لە بینی کەسێک 20 ساڵێک بۆ 30 ساڵێک بۆ 40 ساڵێک بۆ ئەوە ساڵێک ئەمە ژیان ئەبێ بە خوێندنگەیەک و زیاتر کەسەکان ئەناسیت هاوڕێت هەیە لە زمانی مناڵیەوە هەتا ئێستا هاوڕێتیتان هاوڕێکانم هەمویان ئەوەی کە یعنی هەتا ئێستا لەگەڵیان بەردەوام ئەنووسین و بەردەوامین بەڵێ ئەوانەی مناڵی من ئەوە زۆر گرنگە و بەڵێکە لە شتە خۆشەکانی ژیان بەڕاستی بۆ نمونە مامۆساچی من ئیسماعیل بەڵێ خۆشەویستیم بۆی هەیە دکتۆرە نیگار ئەوانە لە ئێمە لە 4 و 5 ئەدادیەوە هەتا ئێستا بەردەوامە هاوڕێتێکەمان ڕاستە ئەوانەی لە سەردەمی کۆلیجەوەن مامۆستا گەزیزەیە مامۆستا میدیایە بەردەوامین ئەنجا بێلەوە لەگەڵ قوتابیەکانم لەگەڵ ئەو کچانەی کە کاریان لەگەڵەکەم هەمیشە کە ئێمە حەزەکەم هەمویان لە دەوریبەری خۆم کۆکەمەوە چۆن کە ئێمە لە ماڵی باوکم هەموو خوشکەزا و برازاکانم هەموو لە دەوری خۆم کۆکەمەوە بێ شەو لە لام بن و بۆ هاوڕێک چەکانیش ینی بۆ ئەو کەسانش بە تایبەتی ئەمەوێت کەشێک خۆڵقێک کە بێکەوە قسە بکەن کە بێکەوە ئاڵوگۆڕ بکەن کە بێکەوە بتوانین گفتوگۆ بکەن ینی زۆرم خۆشەوێن زۆر گرنگە مامۆساگی ئەمە زۆر عزیز جەنابەتوانە کاتێکی زۆر خۆشمان بردەسەر لەگەڵ ئەم جلە کوردیە جوانانە و بەهارانە مامۆساگەزیزەیە زۆر جوانە یەخوا پیرۆزێ بێ شتێکی ترمان نەما بەڵام ئەو کامێراکەی و ئەگەر پەیامێکت هەیە بۆ هەر کەسێک شوێنێک هەر شتێک فەرموو کامێراکە و ڕاستە خۆ پەیامەکە بکەین سەرەتا من زۆر سپاسی تۆکەم ئەوەی کە لە سەرەتا ویستم بیڵێم جژنی نۆرۆستان پیرۆز بێ هیوادارم هەموو ئەو ئازار و دژواری و سەختەیەکی ئێستا تیاتێپەڕین بڕەوێتەوە و زۆر ئاسانە کە لە مرۆڤێکی توندڕەوە ببین بە مرۆڤێک کە خۆشەویستی و بەخشندەی ببەخشین چکە ئێمە هەمومان کە لە دایکە بین بەبێ گوناهانە لە دایکە بین با گوناه نەکەین زۆر بە خێراتی مامۆساگیان دەستەکانە خۆش بێت زۆر سپاس بۆ کاتەکە ئازیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەندێکی ئازیزی تر پێتان شاد دەبمەوە شەوتان شاد